دوجار تەلیسمی قەیران لە بەردەم پڕۆژەی بەجووت سایدکردنی ڕێگای کەلار دەربەندیخان شکا و حکوومەتی هەرێم بڕەپارێکی بۆ دەستپێکردنەوەی قۆناغی یەکەمی ئەو ڕێگایە تەرخان کرد و کارکردن تێیدا دەستی پێکردەوە. بەڕێوەری ڕێگاوبانی گەرمیانیش ڕای دەگەیەنێت لە سنووری ئیدارەی گەرمیان سێ پڕۆژەی استراتیژی ڕێگاوبانمان هەیە و دوو لەو پڕۆژانە قەیرانی دارایی کاری ڕاگرت بوون، ئێستا وەگەڕ خراونەتەوە و بودجەی هەر سێ پڕۆژەکەش نزیکەی 100 ملیار دینار دەبێت. لە ئێستادا دوو سایدی کەلار دەربەندیخان قۆناغی یەکەم کاری تێدا دەکرێت و هەروەها دوو سایدی کەلار ڕزگاری بە هەمان شێوە کاری تێدا دەکرێت. ئەمە جگەلەوەی پێشووتریش هەندێک پرۆژەمان هەبوو کە بە هەمان شێوە بۆ کاریگەری قەیرانی دارایان لەسەر بوو. لە ئێستادا سوپاس بەخوا کە جموجوڵێکی تری تێکەوتۆتەوە کە ئەویش دوو سای قیرتاوکردنی ڕێگای ناحەی سەنگاو بۆ ناحەی ئاوەسپیە بێگومان کاریگەری دەبێت لەبەرەوەی وتەبێژی هاتوچۆی گەرمیانیش دەڵێت بە جووت سایکردنی ئەو ڕێگایە کاریگەری لەسەر کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ هەیە لە گەرمیان و باسیش لەوە دەکات هەندێک بیان و کۆتایی دێت کە زۆر جار دەوترێت زۆری ڕووداوەکان پەیوەندی بە یەک ئاراستەی ڕێگاکەوە هەیە و ئیتر بۆ لەمە دووە تۆپەکە لە ساحەی شۆفێرە کە چۆن گیانی خۆی و سەرنشینەکانی دەپارێزێت. لە ئێستادا ڕێگاکان کرێ بە دوو ئاراسە بێگومان ئەرکی هاتوچۆکەم دەبێت و ئەو کاتە بەرپرسیارەتی شۆفێر زۆر دەبێت. بۆچی لەبەر ئەوە شۆفێری ڕوبەڕوو نامێنێت واتە ڕێگاکە دەبێت بە دوو ئاراسە بۆیە شۆفێر ئەبێ دان بە خۆیدا بگرێ تەحملی هەبێ پابەند بێ بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ بۆ ئەوەی بە دوور بێ لە ڕووداوی هاتوچۆ. ئەو کات ڕووداوی هاتوچۆ ئەگەر هەبێ ڕووداوی وەرگەڕان دەبێت ڕووداوی پێکدادان مەگەر ئۆتۆمبیلێک بۆ پێچکردنەوە ڕووداوی بێ. بۆیە لە کۆی قسەکانە توانین بڵێن بەڵێ کاریگەری دەبێت لەسەر کەمبوونەوەی ڕووداوەکانی هاتوچۆ وارکی دەستگای هاتوچۆ ئاسانتر دەکات. ئەم ڕێگایە درێژەکەی لە کەلارەوە تاوەکو پارێزگای سلێمانی نزیکەی 160 کیلۆمەتر دەبێت و پارێزگاکانی کەرکووک و سلێمانی و دیالە و ئیدارەی گەرمیان بەیەکەوە دەبەستێتەوە. ساڵانە زۆرترین قوربانی ڕووداوەکانی هاتوچۆی تێدایە و لە ماوەی 6 مانگی ڕابردووشدا 20 ڕووداوی هاتوچۆ لەو ڕێگایە ڕوویداوە و تێیدا 10 کەس گیانی لەدەستداوە و 50 تریش بریندار بوونە. شاخەوان محەممەد، کورسات نیوز، کەلار.